ڕێکخراوەکانی بواری ژنان و بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان کۆکن لەسەر ئەوەی ڕێژەی توندوتیژە خێزانیەکان لە کۆمەڵگەی کوردی ڕووی لە هەڵکشان کردووە. تۆڕی گەشەپێدانی ڕێکخراوەکان پلانێکیان داناوە لەگەڵ بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان کاری لەسەر دەکەن. هۆکارەکانی بەڕێستان نەزان هۆکارەکانی توندوتیژی کەمی وشیاریە، کەمی ڕۆشنبیریە، هەژاری، نەخوێنەواری، دابوونەریتی نالەبار، لاوازی ڕۆشنبیری ئاشتی، کلێنی یاسایی هەیە، کەمی ڕێکاری بەرەنگاربوونەوە لە هەندێک شوێن، کلێنی پەروەردەیی هەیە، بە هەڵە بەکارهێنان زۆر جار لە ڕاگەیاندنەکانەوە ڕێزمان بۆ بەڕێستان هەیە، لە دراماکانە، لە فیلمەکانە، جاروایە لە فەیسبووکە بابەتێک ئەبێتە هۆی وروژاندنی توندوتیژی یاخود لاسایی ئەکرێتەوە. فیلمەکانی ئەکشن زۆری سەرچاوەیەکە، توندڕەوی هەیە و چەکی بێمۆڵەت هەیە لەگەڵ بڵاوبوونەوەی چەقۆ و بۆکس ئاسن و ئەمانش لە ئارایەیە. دیاردەی توندوتیژی دژ بە پیاوان و ژنان لە تەشەنەسەندنی بەردەوامدایە و ڕێکخراوەکانیش دەیانەوێت بە پلان و پرۆژەکانیان بەر بە زیاتر تەشەنەسەندنی توندوتیژیەکان دژ بە ئافرەتان و خێزان بگرن. چالاکێکی بواری ئافرەتان دەڵێت توندوتیژیەکان زیاتر لەو خێزانەنەدا هەیە کە پابەندی ئاینیان نییە. لە سلێمانی سێ ڕێکخراوی ئیسلامی بواری ئافرەتان هەیە کە لە ڕێگەی شەرع و بنەماکانی ئاینی ئیسلام و توێژەری کۆمەڵایەتی و دەرونی و ڕاوێژکاری خێزانی کێشەکان چارەسەر دەکەن. بەپێ ئەو کێشانە کە هێتە لای ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان زۆربەی جار ئەو خێزانانن کە پابەندی ئاینیان نییە، زۆر جار کێشەکان کەوتۆتە بنبەست، ینی توانیمانە ئێمە هەم لە ڕێگەی یاساییەوە، هەم لە ڕێگەی مامۆستای ئاینیەوە، هەم لە ڕێگەی دەروونناسیەکەوە چارەسەریانکەین. هەشا نەهاتوە بەدەمەوە، ینی بەو بە شێوەی هەڵبەستراوی ماوەتەوە بەتایبەت ئەو توندوتیژانی کە خێزانین بەحەقەت ئێمە مانوێنەمانەیەک ئاینی پیرۆزی ئیسلام چارەسەری بۆ زۆربەی زۆری کێشەکاندان، بە هەموو کێشەکان نەک زۆربەی زۆری کێشەکان داناوە گەڕانەوە بۆ دەقە شەرعیەکان باشترین چارەسەرە. ڕێکخراوەکانی بواری ژنان دەڵێن بەشێک لە کێشەکانی کۆمەڵگا هۆکارە بۆ زۆربوونی توندوتیژیەکان، لەوانە کێشەی ئابووری فاکتەری سەرەکی کێشەکانە. پێویستە حکومەت دەرفەتی کار بڕەخسێنێت و موچە لە کاتی خۆیدا بدات تا لە ڕووی ئابووریەوە کۆمەڵگە سەخامگیر نەبێت، خێزانەکان هەمیشە کێشەی تێدا دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.